تۆ ئێستا لە ماڵەکەی خۆتە ژوورێکی تایبەت کردو بەم شتە فۆلکلۆریانە بەڵێ باشە خێزانەکە چۆن ڕێگەی پێیاوی کە ئەم ژوورەی لێ داگیرکەیت و ئاوام شتە فۆلکلۆریانی تیادا بنەی ڕەحمە لە داک و باوت وەڵی بەڕاستی دەزانیت چیا زۆر کەسێ دەرێتەوە دیوەخانەکە لێ زەفت کردی یان ئەو هانە ئەوەنیە منیشواڵەوە تۆ ژوورێکی لێ گرتووە بەزەبت یعنی میێوانیشم ماشەڵا زۆر دێن لەبەرەوە یعنی هەندە کەسێ دەرەوەندە خەرکەت بەسەوە دێ لە مارێ و ئەوها دەرێ ئەو عەزی خۆتی مایی وەڵا لەوە زۆر یعنی ئەگە ئەو نەبی ئەو شتانم پێ ناکرێت چکە برێ نەری خێزانەکە و پاڵپشتیونەکە ناتوانانی ڕەحمە لە داک و باوت لە پاڵ پشتمە ینی هەر نەک بە بەرنامە و بە سەردان خەرک زۆر بە ینی بە میێوانداری دێتەکەم لۆ هەندێک پێی سەربەرزم بەڕاستی ڕێزمانەیە بۆ بەڕێزی ئیشەڵڵا هەر ئاوا بەیەکەوە مێن نەوانێ بەس منیش وتم خوای یەک ژووری داگیر کردووە ئەم پیاوە وەڵا زۆر کەس پێی گوتی بەڵێ ئارێوەڵە زۆر کەس پێی گوتی بەزەوە حەزەکەی منەوە یعنی عەزیشم لێیە بەڕاستی شوێنەکەی فراوان بکەم بەڵێ حەزەکەی شوێنەکە و گەورەتر بکەی ئارێوەڵە ئێستا عەزم لێ لە 100 مەتری ئەوە ببتە دیوەخانێک لە 100 مەتری بەمبی هەموو 24 ساعتی میوانم هەبیتن لە خزمەت هەموو کەس چینی توێژە چرداما باشە کا کازم کەس هاوکاری نەکردووی بۆ ئەوەی کە ئەم شوێنە گەورە بکەی شوێنە بکەی تەوانە بۆ خۆت بە خدای ناو لە هیچ کەس هاوکاری نەکردیمە یعنی زۆر هەولیشمدا یعنی بەخۆی کەلتوری وڵات کەلتور ناسنامەیە هەر وڵاتە ئەو کەلتورێکە نەبی یعنی بەڕاستی ئەمە پیشانازی پێوە دەکەن کە ئەو کەلتوران هەموو باب و باپیران کەلتوری کوردیش کە چەند جوانە ڕەحمە لە داک و بەڕێ وڵات شتەکانیان هەمووی جێگای دەستخۆشینە ئەوانەی کە ئەو فکرەت جوانیان هەبوو ئەو شتانیان هەموو بەخۆ دروست کردیان نەوەکو ئێستا ئەو پێشکەوتنی ئێستا کە برێن کۆمپیوتەرە و هەموو شتەکان بە کۆنتترۆلات و بە هەموو شت ئیشەکاتن ئێستا خەڵک زیاتر وەکو جاران حەزی بەشتە ئێستا بەڵێ ئێستا خەرک زۆر وا دەگەڕێتەوە سەر شتە کوردەواریەکان هەمووی بەڕاستیت پێ برم هەتا لە ڕووی خواردنەکانیش هەمووی سعی بوون شتەکانیان هەمووی بە پوختەیی بوون هەتا ئێستا لە ڕوو ئەو بەڕانە و ئەو مافورانە کە لێ دانیشتینە لەوانێت تەمەنیان 56 سال هەبیتن ئەوەندە کۆنە ماشڵ هەمووی دەست کردە ئەدی ئێستاوی دی هەمووی هەرچی دەکڕی بای سارێک دوی ساری هەمووی حازری ئەدی هەموو شتەکە جوانکاریە زۆر شتەکان زۆر زۆر جوان ئەوە تووتنە تووتنی جغارەی هی کۆن هەیە عەزیلی ئەوها دێ بە دەفتەر ئەوها بەو دەفتەرەی دای پێچیتر ئەوە دەفتەری جغارەی و بە دارزغارەوە بەو دارزغاری دای چێشی یعنی عەزیلیە لێرە شتەکان هەمووی کوردەوارینە عەزیش لێت وەکو برەی ئەو تووتنە زیاتر لەگەر ئەو جیانە دەگونجێ باشەکە کازم باسی ئەم سەرینەوە بۆ کردم پێشەوەی دەستکەیمە بەرنامە وتت ئەمە چیرۆکێکی خۆ هەیە ئەنجامەیە بۆمان باس بکەین بەڕێزی ئێستاش لە گەداوی مامەستاکە لێرە لە مەکتەبی مەگوندیا مامەستا محەممەد ئەوەی لۆ وەکو دیاری نامگۆتی زمانی برێن لە دێهاتەکان پاشاکە ویان دەبینی کابراچی چێخوا بوو یعنی کابراچ ڕدێن سپێک لە گوندەچە بوو ئەوجە گوتی وەختی خۆی کە باپیرم ژنینە گوتی ئەو بالیفیان بەهادێهینە ڕەحمە لە بەزەبت وەیە ئەوجا گوتی عینن باب میش گوتی ژنینە باپیرم گوتی وەلای کوڕمەخت خۆی ئەو سەرینەیان دایمێ ئەمنی هەتا قەتەوەمە ئەو سەرینەت بدەمەوە بەهادیان بەزەب لە باب و باپیرانەوە گوتی لۆ هەیە مێژوەکەی بڕوە لۆ نێزیک 100 ساری بەخوا ئەو بالیفە ئێستش ئاوا لە لای تۆیە ڕەحمە لە داکوبارێ لە گۆی لەکنە من دەزانم دەفۆتەوە هەموو شتوکە تێیدا زۆر سەعیانی ماشە لای دەوێت خەوی خۆشە یعنی لۆ بنهەنیشتی خۆت زۆر خۆشە ینی لۆ دانیشتنەکەی وەڵاشن ئێستا بەوانە ڕازی نابێکاکە بەڵێ وەڵی دەناو شتە عەدیمانە هەمویان ئێستاوە گەر بەکاری بێنین بۆ جوانێک بەکارێنین بەڵام بۆ خۆت زانی ئێستا شتانە بە خوددا ڕاست خەڵک بەکاری لە ڕۆی ئەوەی کە بۆ ژیانی ڕۆژانەی خۆی بەکاری بێنە بەڵام بۆ جوانی ئەتوانی لە ماڵەکە بە خوددا دەنا لە ڕووی لە ڕووی گران بەهای گرانی شنەوانە یعنی تایبەتمەندێک خۆشیان هەیە ئەوانە ئەو شتە کوردەواریانە هەمووی یعنی ئەم نەفەر هاتە سەردانی کردی من نەخۆش بە نەخۆش دەرێ بەس هاتی مەعەزم لێیە یعنی کات بێم زەوەج ئەرێ وەڵا لە غەیرە گوندیکانینا لێرە بە سەعات لە نامایەوە یعنی دەرێت یعنی زەوەکەم زۆر پێ خۆشەی ماشەڵا ئێمە شتێکە لێرین هەر بێزار نابێن بێن سەیری بکەین جام ڕاستمە شتەکانیشم گرتووە ئەوە نە خزمەت هەموو چینی توێژەشیدا